باڵوێزی پێشووی ئەمریکا لە ئۆکرانیا ماری یۆڤانۆڤیچ کە ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە دادگایی دۆناڵد ترامپ لە بەردەمی کۆنگرێسدا ڕەخنەی توندی لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا گرت و بە نائەخلاقی لە قەڵامدا چونکە ئەو پێی وایە لەسەر بنەمای هەڕەشە دامەزراوە. ناوبراو لە مانگی ئایاری ڕابردوودا لەلایەن سەرۆکەوە بانکرایەوە و هەروەها لە کارەکەی دوورخرایەوە. ماری دەڵێت لەم کاتەدا وەزارەتی دەرەوە لە قەیراندایە سەرکردە گەورەکان خاوەنی ڕوئیای سیاسی و ڕوونی ئەخلاقی و پسپۆڕی سەرکردایەتی نین. ڕەخنە لە شێوازی هەڵسوکەوتی ئیدارەی وڵاتەکەی دەگرێت و دەڵێت بەڕاشکاوی دەبێت ئەوە بڵێم کەسایەتی دەرەوە نائەخلاقیە و لەسەر بنەمای لێگەڕێ با بۆ خۆیان بیخەمڵێنن کار دەکەن کە هەڕەشە و ترس و دڵە ڕاوکی لە خۆ گرتووە لەگەڵ دۆست و نەیاردا ئەوەش هەرگیز لە درێژخایەنیدا سەرکەوتوو نابێت. لە ساڵی ڕابردوودا ترامپ لەسەر پەیوەندیە تەلەفۆنیەکەی لەگەڵ ڤلۆدیمیر زیلنسکی کە بۆ هۆی دادگایکردنی لە کۆنگرێسدا و تۆمەت بارکرا بە بەکارهێنانی پێگەکەی بە شێوەیەکی نایاسایی و ڕێگری لە چاودێری کۆنگرێس کردووە بە سەرکاروباری حکوومەتدا بەوەش ترامپ ڕەخنەی لە یۆڤانۆڤیچ گرت و لە کارەکەی دووری خستەوە. لە تشرینی یەکەمی ڕابردوودا یۆڤانۆڤیچ شایەتی خۆی پێشکەشی ئەنجومەنی نوێنەران کرد و ڕایگەیاند کە کشانەوەی لە ئۆکرانیا لەسەر بنەمای تەواشە کارانە بووە بە تایبەتی ئەوە لەلایەن کەسانێکەوە بووە کە بەهۆی پاڵنەری گوماناویەوە ئەو کاریان کردووە. ناوبراو جەختی لەوەش کردەوە کە ئەو ڕوبەڕووی ناوزڕاندن بووەتەوە بە تایبەتی ئەو پلانگیری کە لەلایەن ڕوودی جولیانی پارێزەری ترامپەوە نەخشەی بۆ داڕێژرا بوو. یۆڤانۆڤیچ ڕەخنەی توندی لە بەرپرسانی وەزارەتی دەرەوە لە نێوانیشیاندا وەزیری دەرەوە مایک پۆمپیۆ گرت بەهۆی بێتواناییان لە ڕووبەڕووبوونەوەی ئەو سیاسەتەی لەگەڵ ئۆکرانیا پەیڕەویان کردووە بە تایبەتی یارمەتی نەدانی ئەو هێرشانەی کە بە شێوەیەکی ترسناک و هەڵەکرانە سەری. یۆڤانۆڤیچ لە زانکۆی جۆرج تاون وتارێکی پێشکەش کرد. داوای لە وەزارەتی دەرەوە کرد کە پەیوەندیەکانی لەگەڵ کۆنگرێستا بەهێز بکات و لەو بارەوە مەشق و کارامەی زیاتر بە دیبلۆماسیەکان بکات بۆ ڕووبەڕووبوونەوەی جددی ئەو زانیاریە چاواشەکاریانی پێیان دەدرێت چونکە ئەوەی گرنگە دەستکەوتنی ڕاستیە نەکێکی تر. زانکۆی جۆرج تاون ساڵانە خەڵاتی ترینۆری پەیمانگەی لێکۆڵینەوەی دیبلۆماسی دەبەخشێتە کەسایەتیەکی ئەمریکی یاخود بیانی دەرکەوتوو بەهۆی ئەو خزمەتە بەرجەستە دیبلۆماسیی پێشکەشی کردووە. بۆیە ئەم ساڵ ئەو خەڵاتەی پێشکەشی خاتوماری یۆڤانۆڤیچی باڵیۆزی پێشووتری ئەمریکا لە ئۆکرانیا کرد. پێشتریش هەمان زانکۆ ئەو خەڵاتەی پێشکەشی وەزیری دەرەوەی پێشووی ویلایەتە یەکگرتووەکان مادلین ئۆڵبرایت و سکرتێری پێشووی نەتەوە یەکگرتووەکان کۆفی ئەنان کردبوو.